تقریبا 32 مۆلی دەمانەیە تیجاریە 10,000 کۆکەنەوە باقی مۆلیدەکانی کەش 7,000 دینار کۆکەنەوە. لە سبەی نێوە پارەی مۆلیدە لە هاوڵاتیان وەردەگیرێت. ئەمە دوای ئەوە دێت کە شەوی ڕابردوو قایمقامێتی سلێمانی ڕایگەیاند کە پارە نەدەن بە خاوەنی مۆلیدەکان بەرامبەر کارپێکردنی بەشی دووەمیان. ئەمڕۆ کۆبوونەوەی کراوە تایبەت بەو بابەتە. من زانای زیاتری کۆبوونەوەکە لە نەبەز مەجید نوێنەری مۆلیداهلەکان وەرەگرت. کاک نەبەسڵاوی لێبێ هاوڵاتیان سەریان لێ تێکچووە، پارە بەن یا پارە نەیەن؟ وڵا کاک دیلانجان ئەبێ پارە بن، چونکە مۆلیدا بە مەساریفیشەکە گازیان کڕیوە، هەنێ مۆلیدەمانەیە کریان هێناوە، هەنێ مۆلیدەمانەیە بەڕاستی ساحب مۆلیدە من سوپاسیان دەکەم زۆر لە زەحمەتان ئەم ماوەیە کە خزمەتی شارەکە و ئیدارەیەم شارەیان کردو. ئەمڕۆ کۆبوونەوەی کراوە. لەو کۆبوونەوە باسی چی کرا؟ لەو کۆبوونەوەیە دوێنێ تێک نەگەیشتنێکە بوو لە بینی مۆلیدەکان خۆیانە. برادێکمان بۆ هەنێ پێیج قسەی کردبوو کە پەیوەندی نەمابووە بە سندیکا و بە مۆلیدەکانەوە، هەنێ قسەی کردبوو ئەوە سەجەیەکی دروست کردبوو بە سوپاسەوە. سوپاسی برادرانی قایمقامێت و ئیداریم شارەکەین کە وەزعەکەیان ڕاگرت بۆی تۆ زیاوەن بێتەوە و ئەمڕۆ قەراری تازیانە کە پارەکە کۆکرێتەوە. تقریبا 32 مۆلی دەمانەیە تیجاریە 10,000 کۆکەنەوە باقی مۆلیدەکانی کەش 7,000 دینار کۆکەنەوە. پێش گەڕەکی ڕزگاری شەکە لەو گەڕەکانی کە 10,000 دیناریان لێ وەرگیراوە بۆ ئەمپێرێک بۆ ئەوان یاخۆ گەڕەشێکەوە. ئەوا بێ بەتابعی داری کارەبا بکە، نەکە تیجاری بێ و معاملەی تیجاری کردبێ و حەق خۆیەتی تاوە 10,000 بێ کۆکاتەوە. دوای لە ئاخری مانگە ئەگەر کە موزیا هەبوو ئەوسا کارەبا بڕا بە کارەبا تاویزیانەکەنەوە. ئەگەر مۆلیدە شەڵگیریان مۆلیدە نەما ئەوسا زمێ لەسەر خەڵکو لە قایمقامێتەوە وەرەقەی گەڵە واسرەیە کە 1000 دینارە 2000 دینارە هەیە بەکاملی کارەباکەیەوە پارەکە ژێڕێتەوە بۆ هاوڵاتیان. واتە ئەگەر بۆنە کارەبای نیشتیمانی بە تەواوەتی دڵنیا ببنەوە لێی پاری مۆلیدەکان دەگەڕێتەوە بە هاوڵاتیان؟ بەڵێ بە دڵنیاییەوە داری کارەبا هەمووی سعات یانیمە سعاتێکمانەیە لە ژوورەکانە هەم داری کارەبا ماسایی شیابوری دایانناوە بۆ خزمەتی هاوڵاتیان. یەک مۆلیدە بەزیایە پارە کۆ ناکاتەوە. ئەو سعاتە ئەگرن چەند سعاتی یا بێحەق خۆی ئەو نائەیاتەوە بە خەڵک. ئەجا بە نسبەت مۆلیدەکانیشەوە بەڕاستی من سوپاسی تاک بە تاکیانەکەم ساحب مۆلیدەکان، چونکە نە عەقدیان ماوە نە ئیجازەیان ماوە. لەم کاتەیە کە لە جەنگێکان کارەبا بڕا و کێشە دروست بوو بە پیاوانە و بەڕاستی هەنێکیان چوونە مۆلیدەی کریانێ ناوە، هەنێکیان مۆلیدەکانیان شکاوە، یعنی مۆلیدەی کریانێ ناوە بۆی خزمەتی هاوڵاتیان بکەن. ئێمە کورسیتیمانە بوو، کورسیتی یەک و کورسیتی دوو مانگە نابێت 4-5 زەفتەریان ناوە بە مۆلیدە بۆی خەڵک بێکارەبانە بێ و لە خزمەتی هاوڵاتیان نابن. کاک نەبەس بۆ نمونە ئێستا هاوڵاتیان کە پارەیان نێیەوە پارەی بەشی دووەمیان نێیەوە قەرزاری مۆلیدەکانن؟ هاوڵاتیان ئێستا ئەوانی کە تیجارین ئێمە تقریبا 220 ساعتێکمان کارەبا ئەبێ یابێت، چونکە ساعتەکانمان لای داری کارەبایە. احتیمالە 1000 دینارێک 2000 ئەو داری کارەبا ئازانێ قەرارەیە، بەس ئێمەش 1000 کۆنمان لە لای هاوڵاتیانە، ینی 7000ەکە حسابی 6000 بۆ بکە، 10000ەکە حسابی 9000 بۆ بکە، چونکە ئێمە 1000 کۆنمان لای هاوڵاتیانە و لەم کاتەیە وەرێگرینەوە. ئەو ساش کە ئێمە هاوڵاتیان پارەیان کەوتە لای ئێمە لیژنەکانی بەڕێز لیژنەکانی قایمقامێت و بەڕێز دایرەی کارەبا ئەوسا دەرەچێت چەند قەرزارین و چەند قەرزارین. لە سبەینەوە پارە کۆکرێتەوە؟ لە سبەینەوە پارە کۆکرێتەوە. بڵێ بەڵێ ئەوەی کە هەیە لە سبەینەوە دەزەکرێت بە پارێک کۆکردنەوەی مۆلیدەکان بەشی دووەمیەتی بۆ ماڵان 7,000 دینار بۆ ئەمپێرێ وەردەگیرێ، بۆ شوێنە بازرگانیەکانیش 10,000 دینار وەرەگیرێ بۆ ئەمپێرێک.